سوپای تورکیا نزیک سەیرانگایەکی لە دهۆک بردومان کرد. سەدان کەسی لێبوو، بەڵام خەڵکەکە نەشایی و هەڵپەرچێکەیان تێکدا نە سەیرانەکەشیان وەستان. لە گۆپتەپا کە سوکاری قوربانیان گلەیی و ناڕەزاییان هەیە بەرامبەر ئەو دۆخی ژیانەی کە تێیکەوتون. لە هەولێریش کرێکارانی ئەلوە ئەڵێن کاری زۆرمان پێ ئەکرێ و داوای ڕۆژێک پشوو ئەکەن. سڵاوتان لێبێت. تۆ باران و هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچەکانی سنووری دهۆک و ئامێدی بۆتە شتێکی ڕۆتینی ڕۆژانە. خەڵکەکە لەگەڵی ڕاهاتون ئەوە تا دوێنێ لە سەیرانگای گوندی پەرچی لە دەڤەری نهێلی سنووریەم پارێزگایە لەو کاتەی دانیشتوانی گوندەکە سەرگەرمی شایی و هەڵپەرچێ بوون. سوپای تورکیا تۆپبارانی ئەو ناوە ئەکات، بەڵام ئەوان گوێی پێنادەن و لە شاییکردن بەردەوام ئەبن. کامەران مەلا عوسمان ڕێکخەری تیمی ڕێکخراوی سیپیتی کوردستانی کە ڕێکخراوێکی ئەمریکیە بە 1964 ود لە کاتێکدا دوێنێ دانیشتوانی گوندی پەرچی لە سەیران بوون و دوایینان خواردن دەستیان کردووە بە شایی و هەڵپەرچێ. لەو کاتەدا تورکیا بردومانی ڕووباری سپنای کردووە کە چەند سەد مەترێک لەو شوێنەوە دوورە. وتیشی دانیشتوانی گوندەکە گوێیان بە بەردومانەکە نەداوە و بەردەوام بوون لە شایی و هەڵپەرچێ. لەو لاشەوە تورکیا بەردەوام بووە لە تۆپباران. بەم شێوەیە شایی و هەڵپەرچێ و دەنجی بۆمباران تێکەڵاوی یەکتر بوون. ئەوەی باشیشە هاوڵاتیانی ئەم ناوچەیە کە چووبوونە سەیران سەلامەت بوون و ڕۆژەکەیان بە شایی و هەڵپەرچێ بەڕێکرد. کە سوکاری شەهیدانی چیمیابارانی گوندی گۆپتەپە دوای 37 ساڵ لە لەدەستدانی کە سوکاریان بێهیوان بە تایبەتیش لە بەڵێنەکانی حکومەتی هەرێم و گلەیی ئەکەن لەوەی هیچیان بۆ نەکراوە. پیاوێکی کە سوکاری شەهیدانی ئەو گوندە ئاڵێت حەقوایە لەم ڕۆژەدا هەمووان ڕەشپۆش بن، نەک یادکردنەوە بەجل و بەرجی ڕەنگاوڕەنگ بێت. ئەمڕۆ سەی ئایاریادی 37مین ساڵ یادی چیمیابارانی گوندی گۆپتەپە بەڕێوە چوو کە بەهۆیەوە بەهۆی چیمیابارانی فڕۆکەکانی بەعسەوە نزیکەی 500 کەس گیانیان لەدەستدا، جگەلەوەی سەدانی دیکەش ئەنفال کران. هاوڵاتیەکی کە سوکاری ئەنفال و چیمیابارانی ئەو گوندە ئەڵێت پێویستە هەموو ساڵێک یادی ئەو ڕۆژە بکرێتەوە، بەڵام دەبێت ڕەشپۆش بین، نەک بە جلوبەرجی ڕەنگا و ڕەنگەوە یادەکە بکەینەوە و تیشی پێویستە نەوەی ئێستا فێر بکرێن چی ڕوویداوە و ئەوان نازانن چیمیاباران و ئەنفال چیە. ژنێکی خەڵکی گۆپتەپەشکە بە سەرگۆڕی ئازیزێکەوەیە قسەی بۆ 1964 کرد، دەڵێت گلەیی لە حکومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی سنوورەکە هەیە. ئەوتی تا ئێستا هیچ شتێک بۆ گۆپتەپە نەکراوە کە جێی شانازی بێت. لەوەش خراپتر ئەوانەی کە سوکاری ئەوانیان ئەنفال کردووە ئێستا وەزعیان لەوان باشترە. کرێکارانی ئەلوەی هەولێر کە بە گومرگ ناسراوە ئاگایان لە پێوە و ستانداردە نێو خۆی و نێو دەوڵەتەکان نییە بۆ کارکردن، بێوەستان کار ئەکەن، بەڵام ئێستا ئەیانەوێت ڕۆژێک لە هەفتەدا پشوو وەربگرن و ئیتر بێزار بوون. کرێکارانی ئەلوەی هەولێر هەفتانە 7 ڕۆژ و ڕۆژانە لانی کەم 12 کاتژمێر کار ئەکەن. هەر بۆیە نزیکەی 1000 کرێکار ئەمڕۆ واژۆیان کۆ کردوتەوە و داوا ئەکەن ڕۆژانی هەینیان بۆ بکرێتە پشوو. سەرهەنگ سەعید کە کرێکارێکی ئەلوەی هەولێرە بە 1964 ود ڕۆژانە کاتژمێر 4 بەیانی تا 4 ئێوارە، هەندێک جاریش تاکو 6 ئێوارە کار دەکەین. هەموو ڕۆژێک ئەمە دووبارە ئەبێتەوە، تەنانەت ڕۆژانی هەینیش دوای نوێژی نیوەڕۆ دەبێت بینەوە سەرکار و دەست بەکارکردن بکەینەوە. ئێستا کرێکارانی گومرجی هەولێر واژۆیان کۆ کردوتەوە دەیانەوێت پیشانی لایەنی بەرپرسی بدەن و بیکەنە پاڵپشتیەکی بەهێز بۆ داواکەیان، تاکو ئەوانیش ڕۆژێکیان هەبێت بۆ پشوو بتوانن سەفرەیەک بکەن یان چێژ لە کاتەکەی وەربگرن. بەپێی ستانداردا جیهانیەکان نابێت کرێکاران لە هەفتەیەکدا لە 48 کاتژمێر زیاتر کار بکەن، بەڵام بەپێی ئەو زەرب و تەقسیمەی کرێکارانی ئەلوە بۆ 1964 کردیان ئەوان نزیکەی دوو ئەوەندە کار ئەکەن، چونکە هەفتە هەیە کارکردنیان 90 کاتژمێری تێپەڕاندووە. ئەو شۆفێرانەی ڕێگای هەولێر بۆ کۆیە لە نزیک هەورازان نەفتە ئاگاداری خۆتان بن، ئەگەرنا تووشی بەڵای خۆتان ئەبن، چونکە نزیکەی مانجێکە چەند ساڵ و چۆڵیەک لەو شوێنە بە تایبەتیش لە نزیک گوندی باخچەی گەورە دروست بووە. ئەمەش کێشێکی زۆری بۆ ئۆتۆمبیلەکانی ڕێگاکە دروست کردووە. 1964 سەردانی مەیدانی شوێنی چاڵ و چۆڵەکانی کرد. بەپێی دیمەنەکان دەرەکەوێت
شۆفێران لە ترسی چاڵ و قۆرتەکان بە تەواوی خاویان کردوتەوە چوار فلاشیان داگیرساندووە. پێشەنگ فەتاح یەکێک لە شۆفێرانی ئەو ڕێگایە بە 964 ورد هەموو هەفتەیەک بەو ڕێگایەدا هات و چۆ ئەکات. هەفتەی ڕابردوو بەهۆی ئەو چاڵانەوە تایەی ئۆتۆمبیلەکەی تەقیوە و کەیسی مەچینەی ئۆتۆمبیلەکەشی زیانی بەرکەوتووە. هەروەها ئەڵێت هاوڕێیەکیشی لە هەمان شوێن تای ئۆتۆمبیلەکەی تەقیوە و خەریک بوو گیانی بکەوێتە مەترسیەوە. ڕێگاکە بەو پێی کۆیە و سلێمانی لەلایەک و ئیدارەی ڕاپەڕین لەلایەکی ترەوە بە هەولێر ئەبەستێتەوە بەردەوام قەڵەماڵغا. بەڵام یەک سایدی خراپی ڕێگاکە مەترسی بۆ شۆفێران دروست کردووە. هەرچەندە ناوەناوە ڕێگاکە نۆژەن ئەکرێتەوە و دواترینیان ساڵی پار بوو، بەڵام وەک شۆفێران ئەڵێن ئەوە پێویستی بە چارەسەری یەکجاری هەیە نەک بە پینە و پەڕۆکردن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕادەربڕینە لە سەرتاسەری جیهاندا. دیارە ئەمڕۆ لە هەموو لایەکەوە ئامار بڵاو ئەکرێنەوە، بەڵام ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر هەرێمی کوردستان ئەبێ و ئەو ئامارانەی کە بڵاو کراونەتەوە ئەوانە ئەخەینە ڕوو. بەپێی ئەو ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان بڵاوی کردوتەوە گلەیی هەیە. بێزگەلەوەی ئامارەکانی بڵاو کردوتەوە گلەیی لەوەش هەیە کە فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان پێشێلکاری کردووە. هەروها چەند فەرمانگەیەکی دیکەی حکوومەتیش پێشێلکاری کردووە و زانیاری پێویست نادەن بە ڕۆژنامەنووس و میدیاکان لە هەرێمی کوردستان. بەپێی ئەو ئامارەی کە ئەم ڕێکخراوە بڵاوی کردوتەوە ئاماژە بەوە ئەکات کە پێشێلکاری لە بەرامبەر 14 دەستگای میدیایی ئەنجام درراوە. هەروەها پێشێلکاریش بەرامبەر بە 31 ڕۆژنامەنووس. 9 ڕۆژنامەنووس بەهۆی گازی فرمێسک ڕێژ تەندروستیان تێکچووە و ڕەوانەی نەخۆشخانەکان کراون. دواتریش یەک حاڵەت هەیە کە هەڵکوتانە سەر دەستگایەکی میدیاییە. 4 تیمی دەستگای ڕاگەیاندن لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بە تایبەتیش لە بازگەی دێگەڵە ڕێگریان لێکراوە نیان هێشتووە بێن سەردانی شاری هەولێر بکەن. هەر بەپێی ئامارەکە 6 ڕۆژنامەنووس دەستگیر کراون و 11 حاڵەتی ڕێگە نەدانیش هەبووە کە ڕووداوەکان ڕووماڵ بکرێن. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.